نتوه کرد یک جوان نتوانه کو خودی فولکلوره کی کوناره. گناحە ئەگەر بڵێن بە تەنیا بڵێن فۆلکلۆری کورد دەوڵەمەندە ئەبێ بڵێن دەوڵەمەندترین. فۆلکلۆرا کوردی وەک ئۆقیانۆسێکیە وەک دەریاکە بێکەوی و بێبنیە. کۆمەک ji ber hemên hezrî ên mirovin ku ciwadgehekê ji ciwadgehek din cuda dike. فولکلۆری کۆمەڵگەیەک لەگەڵ کۆمەڵگەیەکی دوور و نزیکی خۆی ئەگەر کۆمەڵە خاڵی هاوبەشی هەبێ بەڵام جیاوازی زۆر بنەڕەتی هەیە. گەلو فولکلۆرا کوردی çima ber bi lavazbûnê ve diçe û sedemên lavazbûn û ji bîrkirin çi ye? فراموشی چین چوت ولی راحت نییە جوری نییە وەی ڕاحەتیەوە بێن بچوت. فولکلور çemke gelekewin nîne lê naweroka vê kewn e. Folklor peyvek hewdûdanî ye û ji folk bi vateya xelk û lor bi vateya zanist û wate kultura xelkê hatiye danîn. Peya folklor cara yekî sala 1846 ji aliyê nivîserê Brîtanyayî yê bi navê William John Thoms di kovara Atinium de hatiye belavkirin. Vî ew peyva li cihê vêjeya bazarî bikar aniye. Navberî di nameyekî de bû xelkê Atinê nivîsiye, ji îro paş ve li cihê peyvên dabû nerît peyva folklor bikarbînin. Tê zanîn ku folklor li cem William Thoms kiryar, dabû nerît, çîrok, xeyal, gotinên pêşiyan, sêhr û vêjeya dewkî û tew tiştên kewn ji xwe digre. Îdî peyva folklor hîdî hîdî cihê xwe di nav ciwadgehan de vedike. لە سادەترین پێناسەیە ئەتوانین بڵێن سەرمایەی میلی و نیشتمانی نەتەوەیەک پێ ئەوترێ فۆلکلۆر. تەنیا ئەوە نییە کە بڵێن فۆلکلۆر شتێکە کە خاوەنی دیاری کراوی نەبێ. ئەمە ئیبتیداییترین دەربڕینە بۆ فۆلکلۆر. فۆلکلۆر واتە شناسنامە و پێناسەی ئێسەلانی کەم نەنووسراوی یا شەفەوی سەرزارەکی میلەتێک و سەرنجام ئاوێنەیەک کە ئەتوانی ڕابردوو و تەنانەت ئێستای نیشتمان یا میلەتێکی تێدا ببینیەوە و تەنیا یا زیاتر لە هەر هەموو ڕەهەندەکان تەنیا لە ڕێگەی فۆلکلۆرەوە تۆ ئەتوانی دەوڵەمەندی یا هەژاری فەرهەنگی میلەتێک بدۆزیەوە بیناسی. فۆلک چاواکو مگوت یانی خەڵک ملەت نەتەوە لۆر ئەو تشتێک و گرێدایە bi xelkê ve ye. Îcar di nava Kurda de li gor Kurdên kurmancî folklor ew tiştêk û malê millet e bi deng, bi stran, bi gotina tê gotin. Lêbelê anha li herêma Sora bi Kurdiya baban ji hemû tiştêk û têkiliya wî bi xelkê re heye jê re folklor dibêjin. Bi baweriya min ev tişt nerast e. Mesela alavê nava malê de ku meriv bikartîne ew alavê ku di çandiniyê de meriv bikartîne jê re jî folklor tê gotin. Lêbelê di nava Kurdê kurmanc de çawa ku min got ji tiştê ku bi deng, bi stran, bi ken, bi henek tê gotin ji wan re folklor tê gotin. Bi Kurtî ez bêjim folklor rewş û xweşî û delaliya çanda milletan e. فۆلکلۆر بریتیە لە هەموو ئەو بەشە لە ئەدەبیاتی زارەکەی میلەتێک کە بەر لە ئەوەی نووسیندا بێگوتراون و تەنانەت دوای ئەوەی نووسینیشدا هاتووە ئەو بەشە لە گۆرانیەکان لە حەیران لە لاوەک پەندی پێشینیان مەتاڵ مەسەل هەموو ئەوانە کە گوتراون و چوونەتە نێو ئەدەبیاتی زارەکەی ئێمە و ڕۆژانەش دەگوترێنەوە بە تایبەتی فۆلکلۆر سەرچاوەی
بێژەر ینی یادانەریان دیار نییە ئەوە یەشێک لە بڵین ڕوونترین پێناسەکانی دەقێکی فولکلۆریە کە دیار نییە ئەو دەقە چێ دایناوە یەکەم جار لەکوێوە لەلایەن چێوە دەقەکانی دانراوە. دیارە فۆکلۆر خۆی کلمەی خارجیە فەرەنسەوی ئاڵمانی ئینگلیسی یانەگەشە هاوبەشن وای ویشەوەی کلمەی فۆکلۆرە فۆلک وەمانای مردم یە بڕ خاسێک وە مردم یە دەستەی دیاریکردای وە مردم کلک نیشانکردنە لۆریش وەمانایە دانش و زانستی بیە بەس تەرکیبی دوانە وەگەر یەکا وانوانە لە کوردی و لە زوانەی لەتەر وانوانە فەرهەنگ ئامە و فەرهەنگی کە ئەدەبیات هۆنەر و ئەو بەشە ئاداب و نەریبیل و سنەتەی لوانە گشتی سینەوە سینە شەفاهەن ئەو بەر لە مردمە کە جزء مردم ئامن سەواد خوانین و نووسان نیاشنا سینەوە سینە وەگەر خوێنە هاوردنە ئی تەرکیبیە و پێی وشی من فۆکلۆر کە خۆی بەشی لە فەرێک داپوشکردن لە چش ئەوانەی سەسە کە ئەسڵا شێر داستان ئەفسانە چەوچە ئەسکەم قسەی پیشەنان جوان خەڵەتنە لایە داڵگەیل بەشێک لە ئاینەیل باوەڕێی لە ناو مردم خرافات قەسەمەیل بەشە فەرێک لیانە گشتی و شکلە و داپوش کرد و معنای خاص فۆکلۆر. فۆکلۆر زانستێکە ji nirxê çanda civakan peyda dibe. Folklor zanîna gel e. Çanda civakan jî örf, edet, kevneşop, kevnetor, bawerî, awaz û lîstok û govend û hunera cil û bergan e. Peyva folklorê peyveke ji lîteratûra Yewnanî tê. Bi zimanê Kurdî peyva folklorê ev wateyên ku me hejmartî di nava xwe de diparêze. Di pênaseyek din de ku ji aliyê saziya UNESCOyê ve li ser folklorê hatiye kirin, komek ji berhemên hezrî ên mirovin ku ciwadgehekê ji ciwadgehek din cuda dike û hin mijarên vekî çîrok, helbest, vêje, nîşane, şûnwarên hunerî, amrazên lêdana mûzîkî û pîşeya destî, şûnwarên dîrokî û çêkirina avahiyan û tiştê din ji vê mijarê li xwe digire. فولکلۆرا هەر نەتەڤەیەکی ji ya din cudatir e û sedemên vî jî vedigere li ser cografiyayê. Her lawma cografiya yek ji girîngtirîn sedemê cudahiya folklora netەveyan e. فولکلۆری کۆمەڵگەیەک لەگەڵ کۆمەڵگەیەکی دوور و نزیکی خۆی ئەگەر کۆمەڵی خاڵی هاوبەشی هەبێ بەڵام جیاوازی زۆر بنەڕەتی هەیە. بۆ نمونە لە گۆرانی فولکلۆریەکانی ئێمەدا باسی ماچ زۆر دەکرێت، باسی جەستەی ئافرەت زۆر دەکرێت، بەژن و باڵا و سینگ و مەمک و هەموو شتانە دەگوترێت. دەیتۆ بێنی ئەم شتانە لە کۆمەڵگەیەکی ئەوروپایی باس بکەیت سەریان سوڕ دەمێنێ بۆ چونکە لەوێ ئەو شتانە ئێستا بەشێکن لە بڵین ڕەوتی ژیان و ڕۆژانەی ژیان کە هیچ سەیر نییە کڕ و کتێگەگە عاشقیش بن لە سەر شەقامێکتر ماسکن بەڵام تۆ وەرە باسی جێژوان و ژوان و ماچی لە پەنجەرەوە و ڕوانینێک لە پەنجەرەوە و نازانم ئەو جۆرە شتانە ماچێکی بەدزێ و لەسەر ماچێکت با بمکوژن بکەی پێی سەیری هیچی بۆ لەسەر ماچێک دەوێت بکوژرێ کەوا بوو کولتوری کۆمەڵگەیەک دابوونەریتی کۆمەڵگەیەک و بیر و باوەڕی ئاینی و کۆمەڵایەتی زاڵ بەسەر کۆمەڵگەیەکدا کاریگەری هەیە لەسەر ناوەڕۆکی فولکلۆری ئەو وڵاتە. بەدڵنیاییەوە گەرچی هاوبەشی زۆر هەیە بەڵام جیاوازی زۆرە بۆچی چونکە ئەدەبیاتی
کە ئەڵێم ئەدەبیات مەبەستم شعریا ڕۆمانیا ئەم جۆرەشتانە نییە ئەدەبیاتی ژیان ئادابی ژیانی هەر کۆمەڵگەیەک لەگەڵ کۆمەڵگەیەکی ترا جیاوازە تۆ ئەگەر سەیری بکەی بچووکی بکەیتەوە تەنانەت ئەبینی گوندێک لەگەڵ گوندێکی کەیە کە نێوانیشیان زۆر نییە هەندێک جیاوازیان هەیە لەگەڵ ئەوەشا بۆ نمونە هەر هەموو شەرق تەشابهاتی هەیە و وجوهی ئشتراکی زۆری هەیە لە فۆلکلۆردا بەڵام ئەمە بۆ واتایەنێک کە بڵێن تر جیاوازی نییە بەڵکو جیاوازی هەیە و زۆریش و بەرچاویش فۆکلۆرە هەر نەتەوەیەکی دکارە ژیان نەتەوەیان دە جوداتر بێ نەتەوەیان کەڤنار فۆکلۆرا واژی لەگۆر کەڤناوارییا وا شەکل دیگرێ لەورا ئەم دنێرن درۆشلاتا ناوین دە bi taybetî çanda gelên zagrozî فۆکلۆرا gelê zagrozî neweke gelên welatên din em bêjin weke gelê semetîk e çanda folklorîk ya gelê Kurd ya jî em bêjin gelên kevnar ku de Mesopotamya jêrî û Mesopotamya jorî û her wiha jî heta xweba bêje rojhilatê Hindê çanda gelan çi qas kevnar be hew qas folklora wa jî di hêla kevnawariyê de şeklê resen digire فیلسوف گەورەی یونانی ئەفلاتون یک بحث مطرح کرد و اسم قالو یا قالب وتیاد وقتی یک ساختاری بتوانیم نشونی بگیریم بزنیم پدیده‌ای بعدی ساختار چی وجود هاتی است یک قالب درست کنیم یک قالب درست کنیم رایی ساختاره اگر او چشتیله لناوی قالوه وقتی گانه بگونجی لقالوه کلیتی بگونجی در بکفه دیشت او پدیده یکسانن که لو قالوه هاتسه دیشت منتها وقتی قالوه درست که و نظر بگیریم مثلا شینی پزیک تو شینی درست بکی قالب درست که شینی لدرست که شینیان تقریبا گشی جوری یک درتید ولی بتوه بیچیده ناوه و ریز و تماشا بکی ممکنه وی شینی ولیاتو دیش لایگ پروی یکم قایمتر بود و نازکتر بودن و حتی یک قالب یکسان داشتویش هدونیدن موقع درست کنگه یک تفاوتیلی لنا و جزئیات هست او بوده ده و نسبت فولکلور توینی من جوری با توجهی بیر و باور افلاطون جورو و گروه مقایسه بکیم لکلیت چیزی دیم اسم فولکلور کردی که قالوگه سرایم و قالب سه در واقع بوده فولکلور کردی کلیت یکیگه یعنی راستی کلیت چون فرهنگ ریشه لیجیدیری یکیه دناو جوادگه هنده چیروک گوتنین پیشیان او ویژه یا دوکی به هزاران سالت دینه گوتن او وگو هستن او برای زمان و دینه پاراستن او بردوام کرن. برای فولکلوری و آگاهی در حق نرخ نتویان دینه زانین او به وی آوایی فولکلور گنجینه یکی به همپا یا وگوتنین ویژه‌ای او هر وسا یک جرین هری باش این ناس کرن او شروع کرنان نتوی یکیه. نتوه یا کرد یک جوان نتوانه که خودی فولکلور کی کوناره و دوار چاند، ویژه، جلوبرگ، موزیک، متلوک، هلبست، دیلان و گووند، خارن و خارن ده گلک دولمنده. هر وک لیکولر و نویسرین وی وارد بیجن فولکلورا کردی یک جد دولمندترین فولکلورا جیهانیه. نک دولمنده گناه اگر بلین بەتەنیا بڵێن فۆلکلۆری کورد دەوڵەمەندە ئەبێ بڵێن دەوڵەمەندترین ئەبێ بڵێن سەرچاوەی دەوڵەمەندی هەموو فۆلکلۆرەکانی ترە بۆچی ئەزانین کە کورد یەکەمین نەژادی سەقامگرتوو بووە لە سەرزەمینی خۆیدا کورد کۆچەر نەبووە
کورد لە شوێنێکی کەوە نەهاتووە بەهۆی ئەوەی کە کورد یەکەمین نەژادی سەقامگیر بووە تەبیعیە لە سەقامگرتن و لە نیشتەجێبوونە هەندێشت دروستە بن تەمەدن هەروە شارستانیەت لە کۆچەریە دروست نابێ کۆچەریەکان شارستانیەتیان نییە تەمەدنیان نییە فەرهەنگیان نییە بۆ نمونە معماریان نییە بیناسازیان نییە تۆکە لە شوێنێک نیشتەجێبووی اینجا ناچارەبی یەک بیل لە بینایەک بکرێتەوە شوێنێک بۆ ژیانت اینجا لە دانانی باخ اینجا لە ئاژەڵداری اینجا لە دروستکردن و داهێنانی تەکنۆلۆژی و تا دوایی یەکێک لەو شتانەی کە کۆمەڵگەیەکی نیشتەجێ پێویستیەتی فەرهەنگە ئەدەبیاتە تەمەدنە و مادام نیشتەجێیت هەم ئەزمونت هەیە هەم ئیشرافت هەیە بەسەر هەموو لایەنەکانی ترە بۆیە تۆ ئەبیتە خاوەنی دەوڵەمەندترین فۆلکلۆر لە بیرمان نەچێ لە بەدەقی ئاوێستا هەمانە کە باسی ئەئیریەنە ڤەئیچاکە ئەڵێ پیرۆستترین و یەکەمین هەرێمە کە من ئاهورامەزدا خوڵقاندم بۆچی بۆ ئاسوودەیی مرۆ بۆ ژیانی مرۆ بۆ ژیان ئەم ئەئیریەنەڤەیەچە من لە ئاوێستایە باسم کردووە لە ژوانی یەسناشە کە کاتێ ئەچی بە دوای ناو نیشانەکانیە ئەمە چەقی کوردستانە هەموو دنیا و هەموو مێژوو شایەتەکە ئێمە یەکەمین نەژادی سەقامگرتووی زاگرۆسین کەواتە دەوڵەمەندترین ئەدەبیات دەوڵەمەندترین فەرهەنگ و گەشتترین فۆلکلۆریشمان هەبووە فۆلکلۆرا کوردی وەک ئۆقیانۆسێکیە وەک دەریاکە بێکەوی و بێبنیە مرف دکەن ناکە مرف ناگیژە داویێ و مرف هەمووکی نکارە ئەوکە بکە مەسەلا چیرۆکێک bi navê Gul û Sînem heye meşhûr e çîrok kîjan çîrok bêjê dema ku vê çîrokê dibêje çîroka heft şaxên çîroka siyabend Gul û Siyabend hene Gul û Sînem heft şaxên wê hene lê tenê ez yek dizanim min lêkolîn kir ji min re bû meraq lêkolîn kir li her çar beşên Kurdistanê di nava Kurdên Kurmanj de Kurdên dî de min pirsî tenê min çar şaxên vê çîrokê berhev kirin bi dest xistin lê bilê niha jî sê şaxên wê mane û ez nabînim û min nedîtiye ku li ciyekî di jî kesekî behsa van her heft şaxan kiriye ji ber hindê folklora Kurdî bi piranî ya Kurdiya Kurmancî pir dewlemend e. تاریخ و میژووە کورد بەڕێستیکەیم ڕێسیمە مەزۆپۆتامیا ڕاستی مەزۆپۆتامیا جوریەک سنتەر زانستی بێ سەرا کوردی کە ئەوڕا عومدەتەن و جیگایە کورد لە کوردستانە ئەوەڵێ لەوراوە زانیمنێ و بەخصوص زورم لە وەختێکە کە زانست شەکردەس و کشاوەرزی و وەرزیری و دامپەروەری و پەروەردەکردن ماڵیات و یانەتیدن و ئی ڕەوشەلیاگرن و حەکیمی و داروەی لە گیای ئیسفادەکردن و یانەی ئەوە شاشتیدە ئاراوتیدیانە مەرکەزیەتی لە مەزۆپۆتامیا و لەوراوەتی خب وقتی ای زانستە بنەڕەت فەرەقولی داشتی وجود داشتی و خاطر ئەو دەسێ مردمە خاصە کە وەنوانە زانستمەند بینەس لە کناریشی داواقع فۆلکلۆرە داواقع مردمە ئامە بیەس کە پەدیە فۆلکلۆر وجودترن ئەو مردمە ئامە خب و دلیل ئەوە کە زانستی ریشەیە قوڵی لە ناو فەرهەنگە کوردی و یەک ریشەیە گەورەیەک و ناوە و جێ ئەلم دیری من و گەوراغەیەک بینەس لە ناو ئەلم جیپایان دیارە و وجود داشتنە فەرهەنگە
ئامە ڕایمە تعریف کردنەس و بتوتر کردنەس و وجودی دەدن و هەست هێوەقە ڕیشە لە زانستی گەورایە کوردایەتی دەدەن ئی فۆکلۆرەکە قەنیە gelê Kurd di aliyê folklorîk de helbet neteweye gelekî kevnar e û gelekî dewlemend e. Sebebekî dewlemendiya folklora Kurdan jî ji bo ku Kurd ti cara ji xaka xwe ji çanda xwe ya hezarê sala qut nebûye û ev jî dibe sebebê berdewamkirina çanda hezarê sala folklora hezarê sala hevû di parastiye û hevû di hembêzkirî û hetanî îro ji bo vê em dikarin bêjin gelê Kurd jî ji wan neteweyên ku xwedanê folklora herî dewlemend e. فولکلورا کوردی نه تنها جا عالی کردان و گرنگی به هاتیدان بلکه لیکولرین بیهانی جی گلک گرنگی با فولکلورا کردی دانه و گلک لیکورین جی لسر کرنه و لیکولرین وار فولکلورا کردی دبیجن یک جستده من گرنگی دان با فولکلورا کردی دولمندی آویه. هەمان ئەو ڕێگەی کە باسمان کرد ئەو ڕێگە مێژوویە ئەو دەوڵەمەندیە مێژوویە و ئەو سەرچاوەبوونە وای کردووە کە گەلانی تر زانایانی تر مستەشرقەکان هەر هەمویان ڕووبکەن ئەم سەرچاوەیە چونکە ئەمە بە تێڕوانینی من ئەگەر ئەو هات بە دوای سەرچاوەکەیەوە دۆزیەوە سەرنجام بەشێک لە خودەونبووەکەشی دەدۆزێتەوە بەشێک کە لێ شاراوەتەوە گاڵتە نییە کە بۆ نمونە نیچە عاشقی ئەشوو زەردەشتە بێ و تەئەسی پێەکە و کاریگەری لێوەرەگرێ ئەکەوێتە ژێر کاریگەریەوە لە شیعرەکانیشە لە نووسراوەکانیشە ئەمە ڕەنگەداتەوە کە تان و پۆی بیرکردنەوەی و نووسینەکانی ئەدەبیاتی مەزگەسنایە خاوەنی ئەدەبیاتی مەزگەسنا تۆیت تۆی خاوەنی خاکەکەیت وتمان ئەمە سەرچاوەیەکە و جۆگەلێ لێبۆتەوە جۆگەلەیەکی ئەو ئەوروپاییە کە ئەمڕۆ شەرقناسەکانی بۆ نمونە متفەکرەکانی بیل لە تۆکەنەوە و وەکو مەولاناڵێ هەرکێک و دوورماند ئەز ئەسلخیش باز جوێت ڕۆزگاری وەسلخیش ئەمە لە نەست و لە ناخودهاگای هەموو گەلانە هەیە بۆیە بە پشت بەستن بەو دەوڵەمەندیەوە بەو سەرچاوە بوونەوە بەو حاڵەتی بنەماییە خەڵکانی کە سەرنجیان ڕائکێشترێ و سەرنجام بۆ نمونەبینی یونسکۆ هەورامان تۆمارەکە وەکو بەشێک لە میراتی جیهانی وردە وردە ئیمە لە ڕێگەی نووسینی بیانیەکانەوە لە ڕێگەی تێگەیشتن لە گرنگی ئەو بەشە لە ئەدەبیاتی ئێمە و ترکردن بەوەی فولکلۆر بەردی بناغی ئەدەبیاتی هەر میلەتێکە جا وردە وردە ئاوڕمە لێدا کەوابوو ئەوان بەر لە ئێمە هەستیان بە گرنگیەکە کرد پێیان بە گرنگیەکەی برد ئێمە درەنگ ئێستاش لەم بەشەی باشووری کوردستان بەداخەوە لە زانکۆکان فولکلۆر و ئەدەبیاتی فولکلۆری وزارەکی کوردی زۆر بەداخەوە گرنگێکی ئەوتۆی پێ نادرێ ئاوڕێکی جددی لێ نەدراوەتەوە تەنانەت ئەو لێکۆڵینەوانش کە وەکو نامەی ماستەر و ئەوانە لێ دەکرێت زۆر زوو دەخرێنە ئەرشیڤەکانەوە و چاپ ناکرێن و بڵاو ناکرێن. زانستیە علومەنسانی زانستی کۆمەڵایەتی ئایەمناسی و علومەی لە دەوروبەرە علومەنسانی دەرواقع فرە وەختە وەی دەستهاتە ڕەسیە وەی نەتیجە ڕەسیە وەختی کومەلگاوەی گشتی توێنن ڕشتە ئەساسی بکەن گشتی و یە پلەی بەرزی و فەهم و شعور و زانست بڕەسن کە جێی لە تریش هەوگام نەوەی ئەنازە کە مەسڵان فەرزکەی من خۆیان هەست ئوروپای ئەمریکاش وەلی بایست یە پلێ بای دەبان یە پلێ وە زانستی باید دەگانە شعورەیل ڕشت بکەن ڕا هەم تشتەوانە
وانه تکان بپن خواردن گرنگ بین مهم بین لور آوران دیار کفت که جیلی که فولکلور قنیدرن و دلیلیه که هوجی آماجه کردیم ریشه زانستلی لناویان بتوا و ناویان قویه زانست گوره لناوی ریشه دیرید وی نتیجه رسیم که بهتره بشناسید بناسنه تا بیشتر لزانستی لن استفاده بکن بیشتر اولا لخوان بتونن خاص ولی استفاده بکن دوما بکریدیش و خمانه فرض و نمونه کوملگای کردایتی بتونیم خو کوملگای کردایتی خویش وقتی ولی بتونی استفاده بکی و خوی باردمان چون زانی وقتی گانه کسی تاریخ خوی خاص بناسید وقتی میجوه تو خود را خود جی بکفید خود بزانی هایده کورا خود بزانی کی بیده است یک حس اطمینان دیدن